لە 14 شوباتی هەموو ساڵێکدا یادی دەکرێتەوە، بە تایبەت لە نێوان هەردوو ڕەگەزی نێر و مێدا. مێژووی ئەم یادا دەگەڕێتەوە بۆ 17 سەدا لەمەوبەر. ئەم ڕۆژە تایبەت بووە بۆ خۆشەویستی خوداکانیان. چیرۆکەکەی چییە؟ ڤالانتاین یان ڕۆژی خۆشەویستی. لە سەدەی سێی زاینی ئیمپراتۆری ڕۆمانی کلۆدۆسی دووەم بەهۆی سەرقاڵبوونی بە جەنگەوە ژنهێنانی لە سەربازەکانی قەدەغە کرد بۆ ئەوەی بەشداری جەنگەکان بکەن، چونکە پێی وابوو ئەو سەربازانەی ڕەبەنن بەهێزتر و ئازاترن لەوانەی کە ژنیان هەیە. بەڵام ڤالانتاینی قەدیس کە ڕەبەنێکی گاور بوو دژایەتی بڕیارەکەی ئیمپراتۆری کرد و بەنهێنی گرێبەستی یاوسەرگیری بۆ سەربازەکان ئەنجام دەدا. پاشەوەی ئیمپراتۆر بەوەی زانی ڤالانتاینی زیندانی کرد و لە ڕۆژی 14 شوباتی 270 زاینی لە سێدارەیدا. دواتر پاپا ڕۆژی کوژرانی ڤالانتاینی کرد بە ڕۆژی خۆشەویستی. ساڵانە ئەم یادە لە هەر وڵاتێک بە جۆرێک ئەنجام دەدرێ. لە یابان ژنان دیاری بۆ پیاوان دەبن، پیاوانیش هیچ شتێک پێشکەشی ژنان ناکەن. لە فینلەندا و ئەستۆنیاش ئەم ڕۆژە وەک ڕۆژی هاوڕێیەتی یاد دەکرێتەوە نەک خۆشەویستی. لە سعودیا بە یاسا ئەم یادە قەدەغە کراوە. لە ئەفریقای باشوور ژنان ناوی خۆشەویستەکانیان لەسەر پارچە کاغەزێک دەنووسن و دەیدەن لە قۆڵی کراس و چاکەتەکانیان. لە فلیپین لەم ڕۆژەدا هاوسەرگیری بە کۆمەڵ ئەنجام دەدرێ. لە غانا لەم ڕۆژەدا یادی نیشتیمانی شکۆلاتەیە. لە کوردستانی لای خۆشمان هێندە ڕۆچووینەتە ناو لاساییکردنەوەکەوە دەڵێیت ئەوان یادەکەیان لە ئێمە وەرگرتووە. بۆیە دەبێت ئێمە وەکو کورد هەموو ڕۆژێکمان خۆشەویستی بێ بۆ یەکتری، لەبەرەوەی چواردەورمان بەردەوام دژایەتی بوونێکی هەتاتاییمان دەکەن، نەک ڕۆژێک کە زۆرینەی ئەوانەی یادی دەکەنەوە نازانن مێژووەکەی لە چیەوە هاتووە.